هەستەکەی یەکجار گەرمای ئەسکەتمە ناڤاوێ سترانێ 2007 کاک ئەدیب چەلکی 2007 دوێ هەلبەستێدا خەبەتی یعنی بەری 8 ساڵە پشتی هنگیژی بەری 8 ساڵش فەرمانە یعنی یا 2014 پەیوەندی مکرد جوامێری و هاتە با من و میێوانداری و ئەمسەر ئاخەبین و چاوا و چاوانە و مژی گوتی بلا سەر چاوە گۆ ئەز پێشنیار دکم کو لاڤژێ پیرێ بکەوێ گەلڤێ سترانێ مژی گوتی بلا سەرسەرا سەر چاوە مەخەبات تێدا کێر من و کوڕێخۆ و هاتن و چۆن و وردە و پشتنگی چێ نەبوو حتا چەند ساڵ پێدا چۆن ئەویش جوامێری گەلک هاتو چۆ گەڕیا و حتا تەدی کارێ موزیکی وەسە لێ هاتیە گەلک دەرگەهادا حتا گەلک جوامێر پەیداکردن و دەنگبێژ و فلان ببن حتا کەلی پشتێنگی وەکو هێنەکا گوتی قەدەر بوو 2014 مەها هەشت ئەف فەرمام سەرێ شنگالی هات ڕەوشی گەلەکە شڕ بوو بەس ما بەردەوامی پێدا هەر ئەو هەلبەستەیە هەر ئەو هەلبەستە پەیوەندی مامۆستا دڵشاجی کردبوو مامۆستا دڵشاجی پەیوەندی هونەرمەندا کردبوو هەرێک جیهێخۆ هەرێش وڵاتێکی ڕاستی شەکی کارێکی گەلێکی پیرۆزە گەلک هونەرمەندا ji her çar parçeyê Kurdistanê pişikdarî têda kiriye û serkeftineke baş anî hêvîdarim me hinek ji xemên milletê xwe kêm kirin. Tedî min ew hebû min ew umêd hebû ku bigiheme astekî cîhanî bes min bawer nedikir. Çima çunka mûzîka me Kurdî ye mûzîka Kurdî jî الوان درا الوان وڵاتال ئەوروپا حیان نەبووە جیهانی مە بوێ مە نەوێ بەس تشتێمە کری مەسەرە بژی بێ ساخودێ و ڕەوان و سام و کلاوس ئەوان ئەف پێشنیار کردوەیەکی دی بوو گوتنێ جۆن گوم تشتێکی چێکن و دانیمارکیژی گوداریەوە و ئەڵمانژی گوداریەوە ji ber vê çendê Holanda gudarî kiriye slowdown ew strana kema gudarît kin. Niha gelek stranê me DJyê wan de hene DJ de dibêjin dîskotêka da gelek deverê dida gelek welatê dinyayê li İngiltera keça min xwe dîtibû li Rûsya pêşbirkekê de me gehêne asteka geleke bilind û niha jî daxwazî gelek ser me heye şevê me li Almanya hene li Rûsya hene û belkî Emerîka jî nêzik